سڵاو دیاردەیەم جارەمان دیاردەیەکە وەک هەر دیاردەیەکی تر سۆشیال میدیا هێنایە ناو تاک بە تاکی کۆمەڵگا لە جیهاندا نەک لە کوردستانە بەڵام بەداخەوە هەمیشە ئەو دیاردە نەشاز و ناشتینانی کە جیهان نەگرێتەوە بەداخەوە هەمیشە بەشێکی زۆریان پشکی شێریان بەر کوردستانەکەوێ لەبەرەوەی زۆر ناتەندروستانە بەکارێنی دیاردەیەم جارەمان دیاردەیەکی نازانم چی ینی ناو بنین ینی دیاردەیەکە کە وە گوتم سۆشیال میدیا هێناوێتی بەڵام خودی دیاردەکە خۆی دیاردەیەکی تاو دەرونیە ئەویش ئەوەیە کە ڕاکردنمانە لە دەموچاو و جسم و بۆدی خۆمان یعنی بە نمونە کاتێکە لەگەڵ هاوڕێک قساکەی لەگەڵ بەڕێزە قساکەی بۆ فزۆلی خۆت سەیرێکی پرۆفایلەکەیەکەی وێنەی پرۆفایلەکەی بۆی کە بزانین لەگەڵ چیا قساکەی ئۆکەی وێنەیە گوەرەگری بەڵام کاتێک لە واقع ئەم کەسا بینی فڕی بە وێنەوە نییە فڕی بەو کارکتەرەوە نییە فڕی بەو دەموچاوەوە نییە قسەکە ئەوەیە تەندروستە ڕاکردن لە شکڵ تەندروستە ڕاکردن لە لوتی خۆت لە گوێی خۆت لە پێستی خۆت لە واقعی خۆت ئەمە هەڵبەتە بە دیوێکی ترە بەرنامەمان لەسەر جوانکاریش کرد بەڵام ئەم دیوەی دیوێکە کە ئاسانترین ڕێگەیە یعنی هیچ کچێک نییە ئێستا زۆر دەگمەن کچ هەیە کە وێنەیەک دانێ یا وێنەیەکی خۆی پیشان بات کە وێنەیەکی ناچڕاڵ و تەبیعی خۆی بێ یعنی ئەم دوو کامێرەی کە لەبەر دەستمایە بە خۆشحاڵیەوە کاک جەمال ساڵح هێناوێت ئێمە ئەتوانین بڵین کامێرای سەدەی ڕابردووە یعنی سەروەختێک خەڵک ئەبەم کامێرای ڕسمی گرتووە و دەموچای خۆشی قوبوڵ کردووە و دیلیتکردنیش نەبووە لە یا دیلیتیکا دووبارەی کاتەوە ئیتر چۆن دەرچووە قوبوڵی کردووە و قسوێتە چوارچێوێکی شەوهەڵی واسیوە بەڵام ئێستا 200 ڕسم لەسەر یەکەگرێ بە فلتەرەوە بە فلتەرەکەشەوە خۆی قوبوڵ نییە یعنی قسەکە ئەوەیە ئایا ئایندەی دوای فلتەر چییە ئایا دوای ئەمە چۆن چۆنی مرۆڤەکان چیان لێ من توێژینوەیەکم خوێنەوە ئەڵێ وڵاتی یابان بەتەمایە بۆ ساڵی 2025 ئەگەر تەڵەب لەسەر فلتەر و لەسەر ڕەنکردنی دەموچاو بەم شێوەی ئێستا بێت حتا ئاوێنەش دروستکە ئاوێنەش فلتەر بێ ینی لە ئاوێنەش ئێمە خۆمان نەبینین بە دوواداچوونمان کردووە کۆمەڵێک راپۆرتی گەورەمان خوێنەوە کە لە ئەمریکا کە لە وڵاتە پێشکەوتۆکانە ئەمە بۆ بە دەرد و بۆ بە دیاردە ڕاکردنی خەڵک لە دەموچاوی خۆی بە خۆشحاڵیەوە بە میوانناری خەڵکەوە عەبدوڵڵا نووسەر بەخێربێ بۆم بابەتە حساسانە هەمیشە ئازێت تێین و ئەمانەی لێرە بیت قوربانە بم ڤێننا کەمال چالاکوان جەنابیشە بەخێر بی جەنابێکێک بووی لەو خانمانەی کە بۆیە حزوورە هەیە لێرە پێما بێ یەکەم خانم بووی کە لە پێنا و پشتگیریکردن لەو خانمانەی کە بۆ نەخۆشی شێرپەنجە قژی خۆیان لا بن و یا سەری خۆیان سفرەکەن جەنابەت یەکێک بووی لەو خانمانە نمونەت زۆر بێ بەخێر بی هەڵبەتە لەو منتەڵەقەوە تۆ هاتوویت کە یەکێکی لەوانەی کە وەک خۆ دەتوێ خۆت پیشان بی دووبارە بەخێر بی کاک جەمال ساڵح سەرۆکی کۆمەڵی وێنەگرانی کوردستان لە قەی سلەیمانی ڕەنگە زیاڕۆی نەبێ بڵێم ئەو سەرۆ لە وێنەگرت ناسپی کردووە بەڵام ئاشتیان نیە بەڵام وێنەگرتنی ئێستانە ئەو فلتەری کە باسیەکەین و 200 ڕسم لەسەر یەکەگریت و هیچی شێ بەدڵ نییە ئەمام کامێرا ئەرشیفەکەی جەنابتە ئەبەم کامێرایانە ڕسمە گرتووە من بیرمە ڕسمی کۆنمان هەبوو جاروبار هەر باەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم ینی چ گۆڕانکاریەکەکرا لەو ڕسمە کۆنانە یعنی بۆ نمونە ڕسمێکی ڕەشوسپیە ژیرە گۆڕانکاری ئێوە با بڵێن فلتەری ئەو کاتی ئێوە چی بووە؟ بەڵێ من سپاسی بەرنامەکەتانەکەم بەڕاستی شتێکی باشە ورژانوە و ئەمە وابزان داواکاری سەرجەم ئەو کەسانن کە ئەیانەوێت گۆڕانکاری بکەن باشە بەڕاستی ئەمە نەمانەتوانی هیچ گۆڕانکاریەک لەو یەنانە بکەین کە وەختی خۆی ئەمانگرت واقعی شخصەکەی خۆمان پیشانەیە ئەوەی کە گۆڕانکاری بووایە لە ئەو فۆتۆیە تەنها ئەوە بوو لە دەرمانەکانە ئەمانتوانی زیاد ڕەشیکەین یا کاڵیکەین تەنها ئەو گۆڕانکاریتیا بوو دەستخۆش هەڵبەتە منەمێ ئاماژە بۆ بم نمونەیەکی زیینوش بەشدارە لەگەڵمانە کە وەک هەمیشە ناو و دەنگ و ڕەنگی پارێزراوە
زۆر سپاس دەکەم کە ئامادەبووی چیرۆکێکی سەیری هەیە کاگەڵکەوتم برابەڕێزی کە بەشدارە لەگەڵمانە کە هاتمە لای جەنابەت چیرۆکەکەمان بۆ باس کە بەڵام چیرۆکێکی سەرنجڕاکێشی هەیە کە وەکو قوربانیەک خۆی ناوزەند دەکات بۆ ئەم دیاردەیە. سوپاس دەکەم کە ئامادەبووی ئازیێتە کێشە کاگەڵکەوت. ئەمە هەمیشە منم پرسیارەکەم ینی ئەم دیاردەیە ینی ڕەنگە ئەگەر ئێسا پرۆمۆشنێکی بۆ بکەی بەس بڵێ کاریگەریە خراپەکانی وێنەی فلتەر ڕەنگە بەشێک لە خەڵەکە گاڵتەی لێو بیانی هەر لێو نەکڕێ هەر بە مۆزۆی نەزانێ بەڵام ئەمە ئەوە ئاهێنێ دێمە بەرنمێکی ئەوە لەسەر دروستکەین. بێگومان کاک دەروونەمە یەکێک لە دیاردە هەرە گرنگەکانی مە خۆمان ئاگادارین کەەوە گەشەکردنی تەکنۆلۆژیای زانیاری و گەشەکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان گەیشتۆتە ئاستی ئێستا کەەوە مرۆڤی خستۆتە مەترسی هەم لە بەرامبەر خودی خۆی و قوبولکردنی خۆی و هەم لە بەرامبەر خۆناساندنی بە حەقیقەتی خۆی بە بەرامبەرەکەی خۆی و چۆنیەتی دروستکردنی کۆمەنیکیشنێکی ڕاستەقینە. ئەمە ئەگەر لە ڕوانگەی کۆمپانیەکانەوە سەیری بکەین حەق ئاماژەیەکی پێ بکرێت ئەمە بازرگانێکی گەورەیە. کاتێک کۆمپانیەکانی کامێرە لە ناو مۆبایلی زیرەکدا ئەمە ساڵانە زوومی کامێرەکەیان دەگۆڕن کوواڵەتیەکەی دەگۆڕن ئەمە بۆ خۆی بازرگانێکی گەورەیە بۆ ئەوان وە لێرەدا لە ئاستی جیهانە مرۆڤی ئێمە بۆتە قوربانی بەشێ لە بازرگانی ئەم کۆمپانیا گەورانە. اینجا کە تۆ دەیتە سەر ئەو کۆمپانیانەی تریژ وەکو سنات چاپ و لەگەڵ بۆ نمونە ئینستاگرام و ئەمانە کە ئەوان بۆ خۆیان داهێنەری فلتەرن لەم بوارەدا ئەوانیش بۆ خۆی وەکو کۆمپانیا قازانجمەندن سوودمەندن لەمە هەم لە ڕێگەی زۆرکردنی ئەو کەسانی کە بەکارهێنەری ئەوانن و کە لەو سەرەوە بە قازانج بۆ بە ڕیکلام و پارەپیاکردنیان دەکەوێتەوە واتە ئەگەر لە دیوی ئەو دیۆسەیری کەین ئەمە بازرگانێکی گەورەیەوە بەهۆی ئەو بازرگانیەوە مرۆڤ بۆتە قوربانی. لێرەدا ئێمە هەر لە کۆنەوە تا ئێستا دیاردەیەکمان هەبووە لە کۆمەڵگە کە ئێستا زۆر زەق بۆتەوە. ئەویش لە پزیشکیە پێی دەوترێ دیزمۆرفیا. دیزمۆرفیا چییە؟ نەخۆشیەکە کە مرۆڤ لە لەشی خۆیدا شتێک لە شتەکانی خۆی بەدڵ نییە. بۆ نمونە بلوتی بەدڵ نییە بۆ نمونە کە قساکە دەمی خوارە بۆ نمونە گوێچکەی گەورەیە بۆ نمونە هەر یەکێ لەو هۆکارانە ئەمە لە کۆنەوە هەبووە و لە کۆنا بە حکمیەوەی هەم پزیشکی ئەوەندە پێشکەوتو نەبووە کە مرۆڤ بتوانێت ئەمە چارەسەرکە هەم پارەیەکی زۆری ویستۆ هەموو کەس دەرەقەتی نەهاتووە بتوانێت ئەمە جێبەجێکە بەڵام ئێستا لەم سەردەمەیە شتێ پەیدا بووە کە پێی دەوتێت دیزمۆرفیای سناپچات دیزمۆرفیای بۆ نمونە ئینستاگرام هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی ئەمە چییە؟ مرۆڤی ئێمە لەم سەردەمەیە لە خۆی ڕازی نییە و دەیەوێ شێوەیەکی تر نیشانی خۆی بدا لە پێشە ئینجا نیشانی بەرامبەرەکەی بدا کە شێوەی ڕاستەقینەی خۆی نییە. بۆ نمونە حەزەکە دەموچاوی خۆی بە جۆرێ لێ بکە کە خۆی بەدڵی بێ بەپێ عیلم نەخۆشیە. بەڵێ ئەمە دیاردەیەکی هەم دەرونی هەم نەخۆشیە بۆ چونکە ئەمە چەند ئاسەوارێکی لێکەوێتەوە. یەکەم ئەم کەسە کاتێ کە ئەمە دادەنێ بۆ ساتە وەختێکی کورت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە پێی گەشتبین و دڵخۆش دەبێت. بەڵام لە دوای ئەوە تووشی دیاردەیەکی سامناک دەبێت. یەکەم کە کاتێ خۆی دەبینێ لەگەڵ وێنەکە تەماشاکە ئەوەی وێنەکە خۆی نییە کە خۆی نییە قبولێتی بۆ ساتە وەختێک بۆ لە حەزاتی سەرەتا. لە دوای ئەوە ئەیەوێ خۆی وەکو ئەو وێنەیە لێ بکە بۆ ئەوەی خۆی وەکو ئەم وێنەیە لێ بکە دیاردەیە بە دوای ئەمەیە بڵاو بۆتەوە ئەچمەوە سەرخاڵی پێشتر ئەوش ئەو دیاردەیە کە خەڵک ڕوو بکاتە ئەوەی پێی دەوترێ کۆزمەتیک سێرجەری لەگەڵ پلاستیک سێرجەری ئەوەی پێی دەوترێ بەکارهێنانی دەرزی بۆ ئاوساندنی برۆ و دەموچاو و لێ و هەندێ و هەندێکی تریش پلاستیک سێرجەری کە لوت بچووکردنەوە و کۆمەڵە لەو شتانەیە واتە ئەو کەسە ناچار دەکا بۆ ئەوی ببێتە ئەو وێنەی کە خۆی خوڵقێنەرێتی دەستکاری خۆی بکە. ئەمە حاڵەتی دووەم کاتێ ئەم وێنەیە دادەنێ هاوڕێ و برادەرەکانیە ئەو کەسانی هاوکارەکانی دەیبینن تەماشاکەن ئەمە ئەو نییە. ئەو کاتە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە تووشی هەڵمەتێکە بێ ئەو هەڵمەتی کە تانەی لێ ئەدەن ڕەخنەی لێ دەگرن یا توانجی لێ دەدەن ئەمە بۆ خۆشی گرفتێکی دەرونی بۆ دروزەکە. لەم دوو حاڵەتەیە ئەو مرۆڤە تووشی خەمۆچیە بێ هەندێک جارە کاتە ئاستی خۆکوشتنیش ڕووی داوە لە جیهانە بەپێی لێکۆڵینەوەکان واتە ئێمە لەم سەردەمەیە لە دیاردەیەکە لە دیاردەیەکی گەورە مەترسیدارە ئەوش ئەوەیە مرۆڤ بۆ خۆی ناژی بەڵکو وێنەکانی مرۆڤە لەگەڵ یەکا دەژی لەگەڵ خۆیدا دەژی و لە کۆمەڵگایە لە جوڵ ڕاستە هەر بیریشمان نەچێت
تەبەن سوپاس زۆر جوان وردە کردەوە بە زمانێکی زۆر ینی پاک ینی بیریشمان نەچێ ئەم دیاردەیە گریمان ێسا ینی من ێستا بە هەڵبەتە حەدی ئامۆژگاریکردنمان نییە بەڵام وەکو بەرچاوڕوونیە جانی بۆ نمونە تۆ ئێستاژ ئەگەر توانیت بۆ مستەڵەح عیلمیانی جەنابەت باست کرد ینی خۆت پلاستیک بکەیت مەسەلەن لوتێ بەو شێوەی لێ بکەیت کە ئەتەوێ گوپە بەو شێوەی لێ بکەیت چوزانم پێستێ بەو شێوەی لێ بکەیت ئیتر لە ڕێی وێنە و فلتەرەوە بێ یا لەنەی ینی لە ڕێگەی ناشڵەوە بێ بەڕاستی وا بکەیت بەڵامی تر تەمەنێکەیە ئیتر خۆی وای لێ ینی ئیتر لەو تەمەنا چارەسەر ناکرێن یەگەر بیبینین هەندێک لە ئەکتەرە بە تایبەتەم دیاردێل تۆزێک لە خۆرڵاتی ناوەڕاستە زۆرە لە پیرەکانە ینی لەو کاسانی کە بە ساڵاچن ینی سەیری هەندێک ئەکتەری عەرەبیەکەیت خانمی ئەکتەری عەرەبیەکەیت لە دوورەوە بەزەی و پیایەتەوە ینی لە حاڵەتێکی نەفسیە مەندە خراپایە تەمەنی 60 ساڵە ئەوێ 30 ساڵ بێت ینی پارەی پێ ینی دۆخی دەموچاوی بە جۆرێک لێ کردووە کە تۆ هەستەکەیت ینی لە ناو بۆگەناوێکی ژیانایە بەڕاستی خۆی کاردەڕۆنەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە ئێمە حتا لە تەلەڤیزیۆنەکان پێم خۆشە گەنجانی ئێمە ئێستا تۆڕە کۆمەڵە بە تایبەتی یوتیوب مەسەرەن وەربگرە خەڵک ئەتوانێت بڕوە ئەگەر زمانی ئینگلیزیش خەڵکێکی زۆری سائیزانێ لێکۆڵینەوەی زۆری تایە بۆ بچێ ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لاسایی بکەینەوە ئەوەی دەمانەوێت شێوەی دەموچاومان وەکو ئەو لێ بکەین لوتمان لێومان وەکو ئەو لێ بکەین ئەو بۆ خۆی ئەگەر وێنە واقعەکەی ببینی کە پیشانی دەدا ئەڵێ ئەمە فڵان ئەکتەرە و ئەمەش خۆیەتی لەو حاڵەتەیە تێدەگا ئەوەی ئەویش بە ئێمەی دەناسێنن ئەو مۆدێلە خۆراواییە کە ئەوە جوانترین مۆدێلە ئێمە ئەبێ پێسمان کاڵ بێ لێومان هاوساو بێ چاومان بەو شێوازە بێ ئەمە بۆ خۆی جۆرێکە بە غەربزەدەییە ینی زاڵکردنی مۆدێلی خۆراوایە لە خۆرەڵاتەوە بۆ خۆر ئاواوە ئەمە بۆ خۆی گەنجەکان زیرەکن زمانە زانن با بچن ئەم دیاردانە ببینن کە ژیان لەگەڵ وێنەدا حقیقەتی مرۆڤ دەرناخەوە بەختەوەریشی ناکە دۆکۆمنتەریەکە ینی باسی و مرۆڤاناکە ینی دۆکۆمنتەرەکە ناوی مرۆڤی بەر شاشەیە ینی ئەو مرۆڤانەی کە لە بەر شاشە ینی بۆ شاشە ئەژین جیاوازە لەو مرۆڤ حقیقانە ڤێناخان بەخێر بێت دووبارە ڤێنا ناوی تۆزێک سەیرە سەرنج ڕاکێشە پێشتر پێم وت لە ڤێنا لە دایکبوویتی نەوەڵا بەس باوکم حەزی لێ بوو جەناب یەکێک بووی لەو خانمانەی کە بەبێ ئەوی جۆ بیتە شکڵە هاتیت لە سەروەختێک ئەو شتت کرد کە نامە بوو بە دوای جەناب تا چەند کەسێکی تر ئەم شتەی کرد بەڕاستی و بوش بە جۆرێک لە جۆرەکان بە مۆدل بەڵام وەکو خانم بۆ تۆ تۆزێک تاک بوو بۆ کاتەکە وازە لە شکڵی خۆ دێنا و یەک مەچینەت لەسەرەیە وەکو قژە بە خۆتەوە نێش قسەکەی من ئەوەیە کە چی بەو وەکو چالاکوانێک ینی چی بەو خانماناڵی چی بۆ بە تایبەتم دیاردەیە کاگەڵکەوتوانم بڵێم زیاتر پشکی شێری بەر خانمان کەوتۆ بەڕاستی بۆیە زیاتر باسی خانمانەکەین چی بەو خانماناڵی کە ینی بوونەتە مرۆڤێک کە بۆ ئەم چوارچەوە بچووکەی مۆبایل ئەژین ینی هیچ نایانەوێ بێنەوە ئەم ژیانی کەیتر دەموچاوی ڕاستی خۆیان ئەوەیە کە هەیە دەستان خۆش سپاس بۆ ئەم دەرفەتەوە ئەم بەرنامەیە گرنگی خۆی هەیە لەبەرەوەی ئێمە بمانەوە نەمانەوێ بۆ بە عقدەیەک ڕۆژانە هاوڕێکانمانە بینین کە ئەبێت ڕسمێک دابنێ یعنی من زۆر جاکە ئەچم بۆ چالاکیەک هەتا هاوڕەکان پێم بڵێن بۆ تۆ ئەمڕۆ لەو چالاکیە زۆر گەورە و دیارە بووی وێنەت دانەناوە من نامەوێت خۆم عڕسکەم بۆ ئەوەی خەڵک پێم بڵێ دەست خۆش بێت ئەگەر چالاکیەکە تایبەتە بە خۆم کردومە ئەمە شتێکی ترە بەڵام ئەگەر من تەنها ئامادەیم هەیە پێویست ناکە ئەمەی خەڵک دەستخۆشی لە من بکات چکە هەر کەسێکی تر لەوانەیە بانگێش بکرێ بچێ بۆ ئەو چالاکیە ئەمە ئەوا گەیەنێ کە ئێمە بەردەوام ئەمانەیە بچینە پێشەوە بە شتێک خۆمان دەربخەین کە لە ڕاستیەی ئێمە نییە ئێمە بۆ نمونە من ئەچمە چالاکێک دائنیشم لێ تەنها گوێ ئەگەر من ئەچم بۆی فێر بم هی من نییە ئەم چالاکیە من ئەمەیە فێر بم فێرخوازم ڕاستە ڕاکردن لە دەموچاو ینی من ینی ئەوە ئەنگڵەکەی ئەمڕۆمان ئەو شتەیە تێگەم بەتەکی باشە دوودانی وتە هەندێک بەڕێزەیە لە ڕۆژێکە ئەگەر ڕسمێکی دانەنی هەستەکە شتێکی ئەوەی نەکردو بۆیە لەوێ سەدان ڕسم ئەگرن بەسم لەوەیە ئەچنە شوێنێک یعنی عقدێ لە خودا یعنی یا زۆر جار ڕەفیقمی ئەڵێ من لە ماڵیشەوە بم ئەگەر ڕۆژان چەندین ڕسم نەگرم و داینەنم یعنی ئێمە چیم کردەوە بۆ هەم ئەخ بۆ تۆ گەورەی و جوانی خۆت ببەسیتەوە بە وێنەیەکەوە کە دای بەزێنی خەڵکێک پێت بڵێ جوانیت ڕاست
بەڕاستی یانی بتێ نەتێ ئەمە بۆ خۆی خەلەلێکی زۆر گەورەیە و هاوکاتیش ئێمە شتێکمان بیر ناچێت بێ ڕەحمیش نەبین بەرامبەر بە هەمویان حاڵەتێکی تر هەیە خۆ جوانکردن بۆ ژن و بۆ پیا و وەک مۆسیقاوایە بۆ ڕۆح ئەگەر ئێمە ڕۆژانە خۆمان جوان نەکەین خۆمان بیر نەبێت کەواتە ئێمە هەست بە خۆمان ناکەین باشە ئێمەش لەگەڵ ئەوازە بەڵام ئەم تەتەڕوفەی کە ئێستا ئەم زیارڕۆی کە ئێستا ئێمە خۆ جوانکردن نییە ئەم وردکردنەوەیە جیاوازە بۆ نەوێنەدا ئەنێ سیرەکەی بەس دوو نقطە چاوی دیارە ئەخری تۆ کویت ئەزای ئێمە جاران کە یەکێک مەسەن وێنەیە زۆر سپی بۆ پێمانەوە لە جنۆکاچی ڕاست ئێستا خەڵک وای لاتوە زای بۆ بە مۆدێر یعنی بۆ تۆ ئاوا خۆت ون بکەی بۆ کەسایەتی خۆت دیار نەبێ بۆ من بۆ نمونە ڕەفیقێکم ببینێ دەرەوە لێم تووشی شۆک ببێت بڵێت ئەوە تۆی بەڕاستی یعنی بۆ ئەمە بکەم بۆ من خۆم نەبم بە هەموو جوان و ناشرینەکانمەوە بۆ خەڵک ڕێزی خۆم وەکو خۆم لێ نەگرێ بۆ لە پێناو جوانیان لێم بگرێ یعنی بۆ ئەو متمانەیەم بە خۆم نەبێکە من ئەگەر زۆر ناشرینیش بم بە خەڵک بڵم ئەمە منم تۆ منت ئاوا قبوڵە ئەتخەمە سەر و سەرچاوم تۆ منت ئاوا قبوڵ نییە ئەتوانی من نەناسی ئەگەر بەس دەبەر جوانیە یعنی ئەمە دەرچووە لە مرۆڤبوون ئەم حاڵەتە دەرچووە لە مرۆڤبوون ئەمە تەنها وەکو هەموو شتەکانی تر تۆ بەس زاهیرە بینیت دەستەکانە خۆش تۆش باش چویتە ناویەوە من کۆمەڵێ بەڕێز بۆی نووسی و میانیەکی خانمێک بۆی نووسی و مەڵێ وڵا کاک دەروون من کە سێڵفیەگرمە و ئەستێرە و مەستێرە و بەپولانە بەسەرمەوە نەبێت هەست دەکەم هەر حەز ناکەم سەیری خۆشم بکەم بەڕاستی یانی ئەمە ئەگەر بۆ تەنس بۆی نووسیوم بەڵام ئەگەر وردی بکەیتەوە زۆر کەس وایە ینی ڕۆژانە کە ئێمە مەسەلەن بەڕێزێگەی ڕسممان لەگەڵا بگرێ سێرەکەم پەپولەکە خاتە سەر منیش ینی هەڵێ کاکە منیشمەوە یەکسەر پێیانڵم بە یارمەتی خۆتان کاکەم پەپولە شتە لابن زۆر مناڵانەیە خۆمان چۆنی تر بە ئاوا بین و چوسانمەوە بەڕێزێکە بوو احترامم هەیە لێرەوە بۆی دکتۆرێکی بەڕێز بوو دکتۆری جوانکاری بوو کاگەڵکەوت من احترامم هەیە بۆی وەکو تەنز باسیەکەم هەموو بەرنمەیەکمە ڕۆی هەتا ساڵی پاریش هەموو بەرنمەیەکمە ڕووی دوای بەرنمەکە تەلەفۆنێکی بۆ کردم ئەیوەرە کاکە لوتێ زۆر ناشتینەوەرە با لوتێ بۆ چاکەم من نازانم ئیتر لوتم کوردانەیە و هەر ئاواهیە بەڵام ینی ئەگەر کەسێکی تۆزێکەوە بوومایە شل بوومایە بۆ حاڵەتەکە یعنی یە جارێک لە جارەکان هەموو دەی باشە کاکەەوە بەیانی هاتمەوە کاکە تۆ بوو و تۆ چۆن بەرناماکەی ئەموو دۆڵای کاکەیتر ئەوەی جا بۆیە من بۆیە ئەم شتاڵێم ینی زۆر ئاساییە دوجارێ مەژ ئینسان و دروستکراوی خوین و ئیتر ئەوەی کە هەیە بە ئەوەی کە هەیە ئیتر چوزانە من ئێمە ئەمەین بەڕاستی تر ئەگەر بە دەموچاو هاوڕێتیمان لەگەڵاکەن میکەن کۆمەڵێ ڤۆکسپۆپمان وەرگرتووە لێدوانی هاوڵاتیانمان وەرگرتووە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشن زۆر گرنگە بۆ بەرنامەکە با بینەر بینوە گەڕینەوە. هیچ کات لە ژیانتە هاوڕێ کەسێک ناسیەوە بڵین بە شێوەی فلتەر لە سناپچات تۆڕە کۆمەڵەتەکان بەکاری ناوێت بەڵام لە ئەمری واقعەکەی بینی تووشی شۆک بوو بێتی بەڵێ بێگومان هاوڕێم هەبووە ینی کە لە فلتەرا دەیبینی یاخۆ یاخود لە سناپانی شێوی زۆر گۆرافیسی زۆر ینی جوان دەرکەوتە بەڵام کانی لە ڕوبەڕوو دەیبینی ئەو هانەبووە ئەو شکڵە نەبووە و لەبەر ئەوەی ئەو ژۆکارەکە دەگرێتەوە کە ینی فلتەری سناپ ئێستا ینی بڵێن بۆتە دیاردەیەکی باو لە ناو ئافرەتاندا بە تایبەتی زۆربەی ئەمڕۆداوانشتە ناو کۆمەلگەی کوریدا ڕوویداوە وەک دەبینین کەەوە بەکارانیان فلتەرە بۆ کچێک کە بەکای دێنێتن وا دەکاتن ڕوخسارێکی بە شێوەی جوانتر دەربکەوێتن کە لە واقعی داوانیە بڵێ بێگومان ئێستا بۆتە دیاردەیەکی باو خەڵک زیاتر فلتەری سناپ بەکاردێنێ بۆ ڕستمگرتن زۆر بەکەمی ئەوی تر بەکاردێنێ ئەوەش بۆتە ئەوەی کەوەی زیاتر خانم بەکاری دێنن ئەوەش لەبەر ئەوەیە کە دەوێ جوانتر دەرکەوێ ئەو تۆڕە کۆمەڵەتیانە بەکارێنی بەڵێ بەکاردێنێ بە فلتەرەوە وێناگریان ئاسایی زیاتر بە فلتەر وێنەدادەنێن بەڵام ئاسایی ینی داشم ناوە بەبێ فلتەر هاوڕێی خۆم هەبووە زۆر جیاواز بۆ گۆڕایە کە بە واقعی خۆیم دیتە نعنی پێچوانەکەی بوویتەوە یعنی نمناسیتەوە خۆت بەکارێنی ئەرەوەڵا زۆر ڕسم بە سناپچات ئەگری ینی شێوێکی چۆنی بڵێ بە شێوازێکی تر پیشان دەدا منیش کە ڕسمەکەم بە سناپچات دیت ڕاستی ئەوە نەبوو ینی کە واقع بی شۆک بووم بەڕاستی بەز کە ڕوبەڕوو دیتم ینی شێوازێکی تر بوو لە لەوەی کە بە سناپچات بینی بووم کە گەڕامەوە ماڵەوە ڕێک بلۆکم کرد ینی شۆک بووم بەڕاستی کە هیچم بێ نەکرانی ڕێک بلۆکم کرد و چی دەقسم لەگەڵ نەکردو سەرەتا لە مێسنجەر قسەمانە کرد ئەمیش وتم پێم خۆشە بتبینە زۆر بە ئاسایی وتی باشە ئەویش کە تەماشای سناپچاتم کرد
دووسێ ڕسمیدانە بوو بەڕاستی زۆر شۆک بوو لەبەرەوەی لە بەشەر نەئەچوو جوان بوو زۆر جوان بوو کە دواتر زانیم کەسەکە چێە بەڕاستی هەر هاتمەوە سەر سفر وتم کاکەتەوە نامەلو منە نێریەوە ئەوە تا ئەوەش هەر ماچێکی سەرپێیمان گرت بە ناو کۆمەڵە گەنجە سەیری کە ینی چۆن چۆنیە خۆ ڕەنگە ئەو کەسانەی کە خۆ ساڵانی ڕابردووش کوڕۆکچەر یەکتریان ناسیوە ینی بگرە دوور بە دووری یەکتریان ناسیوە بەڵامی تر بە هەموو کەم و کوڕێک و یەکتریان بەدڵ بۆ بەڵام عادەتەن لە ڕووی دەرونیەوە کاگەڵ کەوت کە تۆ وێنەیە گەخەیتە مێشکی کەسێکەوە وێنەیەکی خۆ دەخەیتە مێشکی کەسێکەوە کە لەگەڵ ئەدبینێ و ئەو وێنێنیە ئیتر حەقی بۆ نییە جوانتر بیا ناشرین تر بیا چوزانم یا چیبی بەڵامی تر هەز بە درێگە کا بەڕاستی بۆ یەکتر ئەوە تا بەشی چێڵێ بلۆکمان کردووە بەشی چێڵێ ئەومان کردووە خۆی ئەم دیاردەیە دەرون بۆی تا زیاتر ڕوونی کەینەوە مرۆڤ لەم سەردەمەدا لە ژێر کاریگەری سێ میکانزمە ئیش دەکا یەکەمیان خۆڕازیکردن دووهەمیان خۆ عەرزکردن سێهەمیان پێرفێکت بوون ینی ئەم سێ دیاردەیە لە سەردەمی دیجیتاڵە هەرتێکی ئیش دەکا خۆڕازیکردن چێ ینی کەسێک لەبەر ئەو دیاردە نەخۆشی کە باسمان کرد لە خۆی ڕازی نییە لە شوێنێکی ڕازی نییە کە ڕازی نییە بەم شێوازە بۆیە پەنا بە فلتەر دەبا بۆی بتوانێت بەشێ لەو خەوشیانەی کە لە شکلدا دەیبینێ لە خۆیدا چارەسەری بکە حاڵەتی دووەم ئەوەیە کە بتوانێت بۆ بەرامبەرەکەی خۆی بە شێوازی عەرزکە کە مەقبولە قبول کراوە و ئەوەش بە پێی بەپێی ئەو مۆدێلەی کە باوە ئەمڕۆ لە جیهاندا ینی مۆدێلێ باوە کە کجە بێ قەدی چۆن بێ باڵای چۆن بێ قژی چۆن بێ پێستی چۆن بێ واتە ئەو کەسە هەوڵ دەدا لە ڕێگەی خۆ عەرزکردن بۆ ئەوی دیکەوە خاڵی سێهەم مرۆڤی ئەم سەردەمە هەوڵەدا پێرفێکت بێ یعنی خەوشی تێدا نەبێ و ئەمە شتێکی مەحاڵە ئەستەمە لە دنیاە تۆ مرۆڤێ بدۆزیتەوە خەوشی تێدا نەبێ و ئەمە ئەگەر بێت و ئەم مرۆڤە پێی نەگا لە هەرێکە لەم حاڵەتانەیە تووشی سەدمە ببێ مەسەن بۆ نمونە کە کاتێ ئێوێ خۆی ڕازیکە دوایی خەبەری ئەبێتەوە لە دوای وێنەگرتن و دانانەکەی ئەمە خۆی نییە یا هەوڵەدا خۆی چارەسەرکە عملیاتکە یا چی بکە یا تووشی جۆرێ لە دەرونی بڵێن نەخۆشی دەرونیە بێت تووشی کە ئابا بێ ئەگەر بێت و بۆ بەرامبەرەکەشی بێ ئەو بێمتمانەیە دروزەکە کە لای ئەو بەڕێزانە دروستی کردووە لەبەرێ بە وێنەیە خۆی نیشانداوە کە خۆی نییە خاڵی سێهەمیش کە بۆ پێرفێکتیە دواییەتە واقعەوە تەماشاکە نەخێر ئەو پێرفێکتیە نییە لە ژیانی مرۆڤدا بۆیە من لێرەدا ئەمەوێ هێما بۆ خاڵێ بکەم کە زۆر گرنگە لە کۆنی کوردەواری ئێمەدا باو بوو بەلای خەڵکەوە ئەیان و ڕۆحی مرۆڤ گرنگە ئەو مرۆڤە ڕۆحی جوانە ئەو مرۆڤە کارکتەری جوانە هەڵسو و کەوتی جوانە ڕەفتار و ئیشکردن و میهرەبانە پەیوەندی گەرمە لەگەڵ خەڵکدا حاڵەتی شکل وەکو جەنابێ باسێ کرد کە تۆ چیتە تەمەنەوە چەند ساڵ دەرزی لە خۆت بدە چەند ساڵ دەرمان بەکاربێنە چەند ساڵ لە سناپچات یا لە هەر شوێنێکا دەستکاری خۆ بکە زەمەنێ دێ لە دوای 40 ساڵیەوە ئەتر ئەمە ناخوا خۆی نەخۆشیە قورسەکەش بەپێ و بە دوواداچوونەی من کردومە یعنی نەخۆشیە قورسەکەش لە دوای ئەو 40 ساڵیەوە خۆی ناکەوێت ئەو کاتە چی ئەەکەی ئەو کاتە لە هەندێک دیاردە لە دنیای ڕووی داوە ئەمە حاڵەتی خۆکوشتنی دروست کردووە حاڵەتی خەمۆکی درێژ کە بەردەوامە بێ بە دەرمانی خەو و بە کۆمەڵی لەو شتانە بچێتە ڕێوە بۆیە ئەوەی گرنگە مرۆڤ بۆ ئەوەی کۆمنیکیشن لەگەڵ یەکێکا بکە پێویستی بەوە هەیە بە ڕاستەقینە بیبینێ ئەگەر خۆشەویستی و هاوسەرگیری بێ ئەوێ ئەو کەسە لە واقعیدا بێ ینی ئێمە منە نیشان قسەیەکەم ینی ڤە ناخان کاک جەمال ینی هەندێک دیاردە هەیە ئێمە زۆر بە دیاردەیەکی بەسیتی کۆمەڵگەدانین ینی چۆنەڵی ئێساوێ نەمان گرتووە کچ و کوڕێکە ئاواکە سێڵفیەکەگرێ و دوو پەپولی خستۆتە سەری بەڵام کە لی وردەبییتەوە سیرەکەی ئەم دیاردانە هەمووی دیاردەی زۆر کێشەی قورسی ئەم کۆمەڵگانن بەڕاست ینی منەڵێ من وەکو بۆچوونێکی خۆم یا گریمان بڵین لە 10 ساڵی ئایندا یا چوزانم لەوەندە ساڵی ئایندا ئەم قەیران و گرفتە سیاسیانە نەمێنی و خۆشببختانە سیاسی باش بێنە پێشەوە خۆشببختانە قەڵاچۆی گەندەڵی بکرێت لە وڵاتانە نەوت بە شەفافی چوزانم ئەم شتانی کە ئێستا باسی گەرمە بەڵامی کاگەڵ کەوت دوای ئەوە چی لەم دیوە کۆمەڵایەتیانە ئەکرێ ینی ئەم هەموو ینی ئێمە هەمومان ئێسام کۆمەلگانە بە سیاسی و غێر سیاسی و میدیا و دار و بەردەو زۆر بەمان خەریکی ئەم کەیسە سیاسیانەین ئێم کەیسە سیاسیانە ڕەنگە لە چەند ساڵی ئایندا چارەسەر بێ ئەم دیوە کۆمەڵایەتیانە چۆنی چارەسەر بێ فەرموو کاک جەمال بەڕاستی من زۆر سپاسانەکەم بۆ بەرنمەیە خۆی ئەوایە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن
لە سەرەتای دیجیتەڵەوە بیان توانایە تەسیریە بکەن لەو مجتەماع. بەڵام بەداخەوە هەموو کەناڵەکان سەرقاڵی سیاست و بەعکسەوە کەناڵانی کە بەشێک لەو کەناڵانی کە تەرفیهیشتن و کەناڵی با بڵین کات بەسەربردنن یعنی ئەوە کارەساتەکە بەشێک لەو کەناڵانە دروستیەکە. ئێستا ئەوەی کە من یعنی ماڵیان ئاوا بێ ئەم تەکنەلۆژیایە تۆزە لە ئەرکی وێنەگرەکانی ستودیەکانیان کەم کردوتەوە. قەناعەتی بێ من لە ساڵەکانی 63 لە بەغا ستۆدیۆم هەبووە بۆ لە ڕوومادی کە نەفی بووم 5 ساڵ لەوێ لە کەرکووک تقریبان 5 ساڵ لە 40 ساڵیشە لە سلێمانیا ستۆدیۆم هەیە بەم هەمووە کۆم کردوتەوە تقریبان 500,000 جامی کارەبایم هەیە 500,000 لە هەموو محافظەکان کە هەمووی بەو دەسانەی خۆم ڕتوشم کردووە بە قەڵەمێکی HB H2 H3 کە بە مادەی مدیۆم ئەمان کرد و ڕتوشمانە کرد. ئەو ڕتوشە چۆن بوو مەسەڵەن گرژیەک لێرەیە بوو یا خەتێک لە دەموچایە ئەویش بە 1000 حاڵ یەک دانە سەعات هەڵتا ئەو قەڵەمە ئەو جامەی ناگەر کە تا لای بەری ئەویش بە 1000 وەسائیل و ئەم سەرۆسەر کە تەبیعی شتە کرد تا ئێستا لە مەجموعی ئەو هەمووە قەناعەت ناکەم 50 کەس ڕەخنەی گرتبێت لەو ڕسمە کە ناشرینە یا دەموچاوی وایە یا ڕوومەتی قوپاوە یا وەڵا ڕیشێ ئێستا ئەمە ئەم تەکنەلۆژیا وای لێکرۆ تۆزە لە ئەرشی مسەوەرەکانی کەم کردوەوە خۆیان بواسێ ئەوەی ئەم هەموو فلتەری کامێرەکان کاک جەمال لەگەر ئێسامە پێ دوای بێم پرسیارێکی فەنتازی بەسم پێ دوای بێسا گەر تۆ بەم کامێرایە یا بەو جامە کۆنەی کە ئێستا هەیە بە کامێرایەکی کلاسی ڕسمی کەسێک بگرێ بێ کە یا تۆ دەسی کاردانەوەکەی چی بێ وڵا باوەڕ ناکەم هەر سەیریشیکە یعنی قەت قەناعەت ناکەم بێ سەیری خۆی کە واقعەکەی وایە قەناعەتی بێ کاک دەروون من وەردێک لە ئەڵمانیاوە هات فۆتۆگرافەر بوون باشە لە ستۆدیەکە کۆمەڵی ڕسم خۆشەکە گەڵکەوتیانی کۆمەڵی ڕسم بۆیان گرت ئەو فۆتۆگرافەرانە یەکیان بەریتانی بوو دوانیان ئەڵمانی بوو کە ڕسمەکانم گرت بۆیان هەستام ئەو کاتە ئەم فلتەرە نەبوو لە کۆمپیوتەرە کۆمپیوتەریشمان نەبوو تەنها سنووقیشی ڕتوش و ئەمانە بە پەلەپەل تا ئەوان دانیشتن ساریشیان خوارد و دەستیان کردە قسەکردنەوەمانە ڕسمەکانم بۆ جێبەجێکردن لە ژووری تەبع ئێستاش هەموو کەرەسەکانم ماوە بە لارژەرەوە بە کامێرەی سەحبەوە بەمانەوە برۆجکتەرەکانم هیچی زایە نەکردووە کامێرە کۆنەکانیش ماوە باش کە بووم تەبعکردن یەشێک لەوانە لە من پیرتر بوو هەستام ئەو خەتانەی لای ڕوومەتی و سەر لوتیم لابرد بۆ ئەوەی بزانێ کە ئێمەش دەستی هوەریمانێ ئەزانین شتکەمانە کە تەبعم کرد بزەخەنەیە گرتی لە بزەخەنەکەی من گومانم هەبوو ئایا باشە یا خراپە میشەی کە من کردومە تی وەڵاهی ڕسمەکە زۆر جوانە بەڵام ئەگەر ئەرگ نابێت بە مدیۆمەکەت ئەو ڕتوشەم بۆ بسڕەوە ئێوتم بۆ من ویستومە جوان تریشێکم لە خۆت کە بەو شێوتی وەڵاهی من خۆی هیوایەتم ئەوەیە کە بزانم ئەم ساڵ دەموچاوم چۆنە لەگەڵ پارە فەرقی هەیە یاننا هەموو ساڵی وێنەیەکە گرم بۆی ساڵ بە ساڵ بزانم چ گۆڕانکاریەک بۆ ئەمانە بەڵام بەبێ دەستکاری ئەنجام بۆیە ئێمە یعنی بەڕاستی تووشی معاناتێکی زۆر گەورە بووینە لەگەڵ ئەم وێنەگرتن و ئەمانە و بە تایبەتی ئەمانەی بووک و زاوا و ئەلبوم و جوانی و ناشرینی و ئەم شتانە بەڵام بە هەر حاڵ ئەم فلتەری کە ڕاستە قسەیەکی جوانە کە کاک جەمالیانی کاگەڵکە و وێنە خەسەری کە مەسەلەن کابراایکی غەربی ئەوە ینی جاران وا بوو ینی کۆمەڵە دەکۆمنتاری هەیە لەسەر کۆمەڵی فۆتۆگرافەری جیانی کردویانە لەسەر ژنومێر دێکردویانە کە زەواجەکەن ڕسمیی دوانیە دوایتر هەموو ساڵێک ڕسمیان کردویتە مناڵەکانیان زیاد بوو جاگەر ئێستا گەر بەم تەکنیکەی ئێستا یا بەم عقلا بەداخەوە بەم عقلە ناتەندروستەی ئێستاوە ئەو شتە بکرێ خۆ لە ڕسمی یەک ساڵ لە ڕسمی ئەوەڵیانەوە تا 20 ساڵ هەر بە فلتەر هەر یەک شکڵە بن یعنی بێ بە معجیزە بەڵام لە واقع فعلا چش دروستە بێ ئەوە دروستە بێ ڤێناخان با بڵێن وەکو چالاکوانێک هیچ کات لە ڕێکخراوەکانێ بینیوە هیچ کات لە چوزانم لە ئاستی شخصیە وەکو چالاکوان مەسەڵەن ئێستا تۆ خۆشببختانە هاوڕای لەگەڵمانە مەسەلەن ڕەنگە چەندین خانمی وەکو بەڕێزی شەهر بە هەمان شێوە هاوڕابن بەڕاستیانی ناڵین هەموو کۆمەڵگە و هەموو خانمان هەروایە بەڵام بۆچی کاریگەریتان نییانی بۆچی کەمپینتان دروست نەکردو بۆچی لە ئەرزی واقعا مەسەلەن کەمپینتان لەگەڵ لەسەر بەشێک لەو کەناڵانە دروست نەکردووە یعنی بەشێک لەو کەناڵانە کە ئێستا بەرنامەی تەرفیعی پێشکەشەکەن و بەحساب کەناڵی کات بەسەربردنن خۆی بۆ خۆیان
بەشێکن لەو گرفتانی کە یەک دنیا فاڵشی میدیایی ینی بەڕاستی بۆ ئیش نەکراوە لە سەریانی کاک دەروون زۆر ئیشکراوە لەسەری بەڵام کۆمەلگەکەمان تا بێ بەرفراوانە بێ و هەر شارێکی چەندین نەوە خەڵکی تێئەڕژێ و خۆی لە ڕاستیە لەگەڵ ڕێزما بۆ میدیاکان ئێستا بۆ بە مەزدەری ئەوەی کە ئەوانن کە هەندێک شتوالێ ئەکەن ئاوا بە شکلی دەرکەوێ بۆ نمونە حساب بۆ کەفاەتی من ناکات بەڵام یە حساب بۆ جوانێکەمەکە کاتێکە تۆ من ئەهێنیتە سەر شاشە نازام دوو قسە بکەم بۆ ئەو خەڵکە وەک بێژەرێک من پێشکەشکارێک بم بەرنمەیەکەم هەیە ئەی کەواتە یعنی تۆ چاوەڕێی چی لەم نەکەی لێمەوە فێر بیت من خۆمێشا فێر نەبووم هاتووم قسە بۆ خەڵکەکەم بۆ لەبەرەوەی جوانم ئەمە لێرە دیسانەوە کۆمەڵی خەڵک کە ئەوان بە دڵیان یشکڵا من بە کەس ناڵم ناشینە ئەلبەت کەناڵەکان شکڵیان بە دڵنیان لێرە تەحقیریان نکاتەوە بە تۆڵێ تۆ بێ کەسێکی زۆر جوان بیت ئەنجا مەقبولی بۆی لێرە قسە بکەیت ئەی بۆ یعنی جوانی هەموویەتی جوانیان کردو بە هەموو شتێ ئەی باشە ئەی کەسێ ئەگەر شکلی ئەوە نەبێت کە تۆ ئەتەبێ ئەی چی بکە لەگەڵی کەفاەکی باشیە ئەتوانێت دەرکەوێت ئیشەکە ماندووە و زۆر لەوانەش ماندووترە کە جوانن و من یەکشت هەیە زۆر جاڵان ژن لە کۆمەلگەی ئێمە چیچی بە پێچوانەوە ژن لە کۆمەلگەی ئێمەیە زۆر زیاتر ئەتوانێت بڕواتە پێشەوە بۆ چکە لە هەموو شوێنێکە من ئەچم پیاوەکان ڕێزێکی تایبەترم لێگرن ئەمە شتێکە واقعە ئێمە هەر دیسانەوە نەڵێن پیاو خراپە پیاوە نەخێر زۆر جاژنەکان زۆر باشەتوان بەرنە پێشەوە و براویش نەتە پێشەوە باسی سیاست ناکەمەوە چونکە شەڕی گەورەی خۆیانە ئەوەی کە خەڵکە دیارەکانی ناکەن و چەندین جار کەمپین کراوە بۆی کە میدیاکان بووە بە خەڵکەکەن بۆ ئەو ڕوئیا خراپە ئەدەن بە خەڵک هەر لەسەر ئەو بابەتی خۆمان دەرنەچین شتێکی ترمە بوو کە زۆر جێی پێکەنین بوو بۆ من بەڕاستیەم چەند ڕۆژە ڕۆژی جیهانی وێنەی ڕەش و سپی بوو باش کابرا وێنەیەکی داناوە لە فەیسبوک نووسێتی ساڵی 1972 ساوایە دانیشتووە فلتەری خستووە سەر زای پەپولە هەر زۆر ڕیم و دوای سێرم کرد ئاوا ڕێشتم وتم هەرە تەنزە بەڕاستی تاقیب ڕۆشتم سێکەم جلی کوردیشی لەبەرە بە بناڵیاڵ یەک ساڵە دانیشان و جلی کوردی لەبەرە پەپولەکان بە قژیەوە بوو ئاخر تۆ پیاویشی چۆن شتی وا ئەەکەی دوای سێرم کرد کاکە نا مەجموعی تر گوڵەکەیان بۆ داناوەری و مناڵیان ئەی تۆ بە مناڵیش خۆتت قبول نەبووە تا ئێستا خۆتت قبول بڵێ و هاوکاشتێکی تر ئەمەوێت کە بیڵێم ئەوەی ئەو گەنجەی کە بۆ نمونە باسی کرد من کچەکەم یەکسە بلۆ کردووە ئەمە ئەوە ناگەیەنێت ئەو کچە کەسێکی ناشرین بووە ئەوە دەگەیەنێت کە کەسی دڵخوازی من تۆ نیت لە ڕاستیە یعنی بۆ نمونە من تۆ ئەبینم لەوانەیە یا کەسی دڵخوازی تۆ من دیم کەسێکی ترە کاتێکە ئەوە نییە من چاوەڕێم کردووە خەیاڵ هەمومان لە ڕوئەی خۆمانە کەسێکمانەیە کە پێمان جوانە کاتێکە ئەو ڕوئە نبین تووشی سەدما بین تووشی شۆکە بین لێ بەڕاستی ئەوەیە بۆیە هیوادارم هیچ کەسێ خۆی بەناشین نەزانێ متمانە بە خۆبوون ئەدگەێنێ بە قیمەی ژیان قیمەی جوانیەکان ڕاست قیمەی هەموو شتەکانی من بەرنامەیەکی ئۆپرام هاتەوە خەیاڵ کاگەڵ کەوت ینی ئۆپرا بەنسبەت شعبی ئەمریکی شەوەیانی ئەگەر تۆ کۆمەڵێک کەسی مختەز بێنی ڕەنگە لە ڕووی شکڵەوە شکڵێکی مەقبولی نەبێت ینی شکڵێکی دڵخوازی نەبێت وەک ڕووکەش ئەمە قسەی خۆیەت یان یەکێک لە بەرنمەکانی مۆختی خۆی تقریبان 50 بەرنامیمان دۆبلاج کرد ینی لێچێک لە بەرنمەکانیا بەکچانە لەڵێ خانمان وازدەوە بێنن لەبەر ئاوێنا قەرار لەسەر ئایندەی خۆتان بن من لەبەر ئاوێنا لە هەمووتان ناشرینترم بەڵام ئۆپرام یعنی بەڕاستی توانین ببم بە ئۆپرا بەڕاستی اینجا قسەکە ئەوەیە بەداخەوەی سا لە کوردستانە دووسێ بەرنامە پێشتیش کاکزانە سەمان شتی و ینی جوانی هەموویەتی ئێستا یعنی بەتایبەت بۆ خانمان ئەو جوانی پلاستیکیێش نەک جوانێکی ینی تەندروستی ژیانی جوانی بۆتە هەموو ینی بەڕاستی لەسەر هەمان ئەساسیشەکە ئێمە لە هەر چوار خێزانێکمان هەڵ ئەوەشێتەوە بەداخەوە ئەخیر ئاماری ئەم ساڵە بۆ پێی لەسەر ئەساسی جوانی و شکڵ هاوسەرگیریەکان مەسەلەکە ڕۆحیتیان نەماوە هەروەک چۆن ئێمە وێنەیەک ئەوە ئەسلی خۆمان نییە هیچ ڕۆحێک لە وێنە تازایان نییە کە چکە ئێمە نین بەڕاستی دای ئەنین بە هەموو فلتەرەوە ئەمە وای کردووە خێزانەکان کاتی ئەچنە لای یەک بە یەکیان بە جوانی خوانەوەکو ڕۆح باسەکەم قبول نەبێت چونکە بە شکل قبولی کردووە تووشی سەدما بێتەوە دیسان جارێکی تر لە هەر چوار خێزانێک طبعاً دوانزەی شەو دەموچاوە شۆری و سوراوسپیاوەکە لێ بێتەوە و ئیتر سناب نییە و ئەوە نییە ئەچێتەوە سەر ئەسڵەکەی خۆی بۆ مەرجە نییە ناشرین بێ بەڵامی تر هەست بە هەردوو کەسەکە هەست بە درۆکەن هەستەکەن کە کەسێک بێمتمانەی گەیشتەوە ئاستەیکە پرسەی باوکێتی دووەم ڕۆژی پرسەکە چووە تەختیتی لێوی کردووە بە تاتوو بۆ ئەوەی خەڵک نەڵێ بێ لێەوە
یعنی تەسەوڕکە ئێمەتمانەی بە خۆبوون گەشتەوە ئاستا لە هەو ڕۆژەیە پێڵاوی دانەکەندووە لە تەعزیەکەیە لە ژووریشەوە بۆی خەڵک نەڵێ باڵای کورتە ئایتر تەسەوڕکە ئێمە بێت چاڕێ چی بکەین وڵا بەداخەوە حەقی خۆیەتی هێمە بۆ ئەگەر باش من ئەمێ نمونە زیینۆکە وەرگرم بەس بە کورتی پێم بڵێ بابیرێن کورتیەوەی ئێمە ئەم دیاردەیە هەیە ئەمە ئەرکی سەرشانی هەم حکوومەت و هەم کۆمەڵگەی مەدەنیە کەوا ئیشی لەسەرکە پرسیاری من ئەوەیە ئێمە ئەم مۆدێلەی کە تۆ ئەتەوێ وەکو خەڵکی دیکە بێ و خۆت نەبی لە سیستەمی پەروەردەمانە لە سەرەتاوە هەتا کۆتایی هەروایە چکە سیستەمی پەروەردە قاڵبێکی بۆ داناوی تۆ بێ ئەو قاڵبە لەبەر بکەیت لە ئیمتیحانە بچی بینوسیتەوە وەکو خۆی بۆ ئەوەی لەو سەرەوە دەرەجەیەکی باش بێنی ئەمە سیستەمی پەروەردەیە ئەم مۆدێلە مرۆڤە دروست دەکات کاگەڵ کۆت ئاگان لە دنیاە تۆ ینی بە حکومیەوەی کە تۆ ئەگەڕێیت ینی ماشەڵا کتێبە دانسقەکانی زمانەکانی تر ینی ئەدۆزیتەوە ینی ئاگاشت لە دیۆ کۆمەڵایەتەکەی ڕۆژ ئاوایە ینی ئەم دیاردانە بەم شێوەی کە ئێستا لێرە هەیە من بۆ نمونە هەندێک هاوڕێی بیانیم هەیە هەندێک جار بۆ فزولی سەیری فەیسبوکەکانیانەکەم ینی سەیری فرێندەکانیانەکەم سەیری پۆستەکانیانەکەم وەکو ئێمە نین ینی هەستەکەم تەندروستتر ئەم شتە بەکارێنن سەیرەکەی بۆ نمونە لە ڕۆژنامەیەکە شتێکی جوان نووسراوە فۆتوێکی گرتو ئەمەی بڵاو کردوتەوە لە بری ئەوەی یعنی لە بری ئەم فەوزایی ئێستا هەیە وەک بزانی ینی وەک ئاگار لێبێ بەم جۆری ئێمە ئەوانی جوان لەوێش بەپێ ئەو لێکۆڵینەوانی کەوا بڵین زانکۆ جۆر بە جۆرەکان چ لە ئەمریکا و چ لە ئەوروپا دەیکەن ئەمە هێشتا نەبووتە دیاردەیەکی زۆر گەورە بەڵام لە ئێستاوە ئیشی لەسەرەکەن ئەم 10 ساڵە بۆ نمونە کە تۆ لە ساڵی 2013ەوە بە قسە لەسەرەوە دەکەی کە تۆڕە کۆمەڵایەتەکانێتە چالاگە بێ و چەند ساڵێکیشە ئەم فلتەرە هاتوۆتە ئاراوە لە وڵاتانی پێشکەوتوو دیاردەکە بەر ئەو حاڵەتە بەر لەوەی ببێتە دیاردەیەکی گەورە دراساتی لەسەرەکەن دراسی مەدانی بەم شێوەیە کە لە کوردستان یا لە ڕۆژهەڵات چکە بۆی ئێمە خەڵکی کوردی جوات تەسەور نەکامە تەنیا میلەتی کووردە تووشی ئەم کارەساتە بووە خەڵکانی ڕۆژهەڵات حتا دەگاتە سین تۆ بڕۆ لە سین سیر کە لە بەرنامەی مۆبایلیان داناوە بۆ خۆی فلتەرە ینی کە تۆ ڕستم دەگری ڕستمەکە و بە فلتەرەوە بۆ ئەگرێ ینی ڕستمە ڕاستەقینەکە نینە کە تۆ بێ دەستکاری بکەیت ئەمە نەخۆشی وڵاتانی ڕۆژهەڵاتە لە خۆر ئاواژە ئەم دیاردەیە هەیە بەڵام بەجددی ئیشی لەسەرەکەن بەڕڵیان نەکردو حەقە لە بەرنمەکەی ئێوەوە ئێمە مەسەن قسەی ئاراسی زانکۆکانی کوردستان کەم ساڵانە بەدەیان بەحستی خوێنکاران هەیە لە پۆلی یەکەوە تا پۆلی چوار خۆ چەند بەحسیان لەم بوارانەدا تۆڕی کۆمەڵایەتی سێڵڤی فلتەر ئەم کێشە بڵین ئەوەی پێوتە تۆڕی بڵین تەکنەلۆژیای زانیاری تا چەند توانیوانە ئیشی لەسەرکەن بۆ نمونە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لە موسساتی بۆ وەها دانامەزرێنن کە بتوانن بحوز لەبارەی ئەم کێشە گەورانە بکەن بۆ ئەوەی چارەسەری بۆ خوێنکارەکانی جبارکەنیان وەلە ئەو خوێنکارانەی جبارەکەن کە خۆیان ڕسمی تەخەڕوجەکانیان هەمووی فلتەرە بەڵام بۆ چوونێکی باش بوو یانی ئێمە بە شان بەشانی حکوومەت و من لێرۆ بە ڕێکخراوەکان ئەڵێم بە حکوومەت هەڵێم بە خوێنکارانی زانکۆ ئەڵێم بەڕاستی کاتێک کە توێژینەوەکانیان دروستەکەن ینی وەرە لەسەر ئەم دیاردانە قسە بکەن ینی سیرەکەی لا لە توێژینەوەی زانکۆی سلەیمانی و زانکۆی هەولێر و زانکۆی سەلاحەدین و فلان یەک ئەنگڵە یەک دیوی هەیە ینی وەرە با توێژینەوە لەسەر ئەم بابەتانە بکەین یانی ئێمە زۆر گەڕین بۆ ینی سا لە بەرنمەیەکیە بۆ جۆرە ئەگەر خوێنکارێکە بۆ توێژینەوەیکی لەسەر ئەم بابەتە بکردایە چەند دەوڵەمەندترە بوو بەرنمەکە ئەلەیادا ئەنیش دێک دنیا داتای پێوتین ئێمە بە چنگوپەلی خۆمان توانیمان نمونەیەکی زین و بەشدار بێ لەگەڵمانە بەڕاستی چیرۆکێکە شانیەوەیەکە جوی لێ بگرین برای شیرینم سڵاو لێبێ زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بووی لە بەرنمەکەمە ئەزیێتە کێشە بۆچی وەکو قوربانی خۆت لە قەڵەمەی ینی بۆچی خۆت بە قوربانیە زانیت ینی فلتەرێکی سناپچات بۆ تۆی کردو بە قوربانی فەرموو سڵاو لە تۆ و سڵاو لە میوانەکان سڵاو لە بینەران من وەکو هەموو گەنجی ئەم سەردەمە سۆشال میدیا بەکاردێنە فەیسبووکە ئینستاگرامە سناپ ئەمانە بەکار هاوردووە لە ماوەی چەند ساڵێک ئەو ئەمانە بەکار هاوردووە لە ڕێی سۆشال میدیاوە لە ڕێی فەیسبووکەوە کچێکم ناسی لە وڵاتی سویداژیە بۆ ماوەی 3 ساڵ لەگەڵ ئەو کچەیە بەردەوام بووین یەکترمان ناسی بڕیاری ئەوماندا کە زەواج بکەین لەو کاتێ لە ماوەی 3 ساڵەیە وێنەمانە گۆڕێەوە و وێنەمانە یەکترمانە بینی بڕیارماندا لە وڵاتی تووشیا یەکتر بینین من پێش ئەو چوومە تووشیا بۆی مامەڵەی زەواج ئەوانە تەرتیب بکەم معاملاتی زەواج تەرتیب بکەم لە کاتێکە بەرەو ڕوو بینیتم بۆ یەکەم جار بینیتم هەموو ئەو 3 ساڵە کە بینیمە پەشیمان بوومەوە هۆکاری پەشیمان بوونەوەکەشم ئەو بوو کاتێ بە وێنە دەمبینی هەموو وێنەکانی بە فلتەر بوو
کاتێ بواقع بینیتم ئەو کەسە نەبوو کە من ئەمویست و لە ژیانە بینی بێتم لە هەمووی لە وێنەیە بە عکسی ژیانی بوو عکسی واقعکە بوو. دەسەکانە خۆش ئەوەش نمونەیەکی زین و 3 ساڵ پەیوەندی و 3 ساڵ خۆشەویستی گۆڕینەوە و ڕەنگە یعنی ئەگەر لە مای ئەو 3 ساڵە ئەم بەڕێزە ئەو خانمۆک و خۆی پیشان نایتر قبوڵیە کرد خۆ لە کۆتاییە ممارەسەی لەگەڵ ناوەیە کرد بەڵام دوای 3 ساڵ کە بینیوێت هێستی بە درویەکی گەورە کردو بەڕاستی. کاگەڵکەوت ئیتر بە دەستکەین بە چارە سەریانی سەرەداوێکمان ناکە زانکۆکان کە حکوومەت کە وەزارەتی پەروەردە بەڕاستیانی لە ئێستاوە لانی کەم ڕەنگە مامۆستا ینی من هەمیشە وا پێم باشە بۆ کوردستان بەڕاستیانی هەموو شتێک نەبەستینەوە بۆی کەیتر وەزیرێک دەست پێ بکە سەرۆکی حکوومەت دەست پێ بکە ینی خۆمان بەشێکین لەوە ینی ڕەنگە مدیری قوتابخانەیەک بتوانێت وردەوردام دیاردەی لەو قوتابخانەیانێڵێ ڕەنگە سەرۆک بەشێک لە زانکۆ بتوانێت بە 4 دانیشتم من پێم وایە ئەم بەرنامەی ئێمە بە دڵنیاییەوە من لە خۆمەوە سەیرەکەم ینی ئەم بەرنامەی ئێمە ئەبێتە کاریگەر بۆ کۆمەڵی خەڵک بەڕاستی لەولاوە مامۆسایەکی زانکۆ لەولاوە مدیری قوتابخانەیەک لەولاوە چوزانم ینی هەر نیو سەعات 3 چارەک دانیشن کاتی خۆیان ینی شەرحێک بۆ خوێنکارانە بکەن کە ئەمە کاریگەریەکانێتی دایان نمونەی ئاوا هەیە سەدان نمونەی ئەبەو شێوەیە هەیە ڕەنگە دیاردەکەیتر وردە بۆ تەنس بەکاری بێن ینی منە میشە شتێک گەڵێم ینی ئەگەر 10 ساڵ پێش ئێستا کاک جەمان ڕسمێکمان بگرتایە بێحترامەن یانی ئێمە کراوە قساکەین ینی یەکێک لەو سوعبەتانەی کە ئەکرا لە بینی گەنجەکانە ئەوە بۆ ڕسمێکی ینی پەنجەیەکە ئاوادانە ئەوکو با بڵێن گوێ درێژ ئەو خستە سەرسەری ڕەنگە بیکوشتی تا دوای ڕسمەکەی ببینایەتەوە باشە بەڵام ئێستا فلتەر هەیە زمانە دەرێنێەوە کا بە سەگ و زۆر احتیاجی ژوەرە گیرێ و ینی ئەگەر لە ڕووی دەرونیەوە سەیریکەی تۆزێک ئەمانە هینە ینی جێی پرسیارە بەڕاستی جا بۆیە ڕەنگە هەمومان بتوانین هەر یەکە و بە پێی توانای خۆمان جەنابەت فۆتۆگرافەرە مۆدێرنەکان من بەشێکیان هاوڕێمە ینی دوێنێ بە سوتفە لە جەیەک کاکەداریانم بینی داریان ساڵای چێکە لە فۆتۆگرافەرە گەنجە باشەکان یعنی ئەم بابەتەم لەگەڵا باس کرد یعنی و کاک دەروون بڕوان پێ بکە یعنی بووکو زاوا هەبووە کە فۆتۆکەمان بۆ ناردۆتەوە کە فۆتۆکەم پیشان ناوەتەوە تەبعمان کردوتی و بۆ لە خۆمەچم یعنی وتومە ئەی بۆ لە خۆ نەچی و توێتی نانان من نامەوێت لە خۆم بچم ئەوڵی خۆمم و توێتی ئەبێ بوان بۆ لێ بکەی لە خۆم نەچم ئەمە بەڕەش سپی بمایە ئەو حاڵەتە ڕووینە وەگەر ئەو فلتەرانەژ نەبووایە هەر ئەو حاڵەتە نابوون لەبەر ئەوەی لە ڕەش و سپیا فلتەر نەبوو ئەو کاتە تا نەوەتەکانیش فلتەر نەبووە بە هیچ شێوەیەک ئەم مۆبایلانەژ نەبوو و ئەم تەکنەلۆژیا تازەژ نەبوو بەڵام خۆی کێشەکە لەوەیە ئێمە کە شتێکی نامۆی یەتە وڵاتەکەمانەوە ئەمەنە بە سەقەتی وەریەگرین ئەمەنە بە سەریعی وەریەگرین من خۆم تا ئێستا ڕەنگە دەیان بزەکەرم نووسیوە بەواسەی کۆمەڵی وێنەگرانی کوردستانەوە کە بواری تەسویر بچێتە خوێندنەوە بواری خوێندنەوە با لە سەرەتاوە نەبێ با لە ناوەندیەوە بێ بڕاتە خوێندنەوە ئەو خەڵکانە بتوانن سوودی لێوەرگن بزانن کە چۆنی بەکاردێ ئێستا بەکارهێنانی ئەم مۆبایلە و ئەم کامێرە و ئەم سەقەتیە هۆی نەفامی نەزانی ئەو کەسانەیە کە بەکاری دێنێ وە خۆشی لە ئەخیرا تووشی هەڵەیەکی گەورا بێت تووشی نەهامەتێ بێت تووشی سزادێ تووشی ئەزیێتە بێت یعنی بەڕاستی ئەمە ئێستا لە کۆمەڵی وێنەگرانی کوردستان ئەم ساڵەکە تقریبان زیاتر لە دەخولمان کردوێتەوە بەڵام هەمووی مامۆسای ئەکادمی باشە وێنەگرە کۆنەکانەوەی ئەوەی کە تۆ بزانی کارجەمان بە کورتی جواب بەرەوچکە ماوەی بەرنامەکە زۆر کەمە وێنەگرە کۆنەکان تااقەتی ئیشکردنیان ماوە قەنەعەتی بێت لە سەتایشی تااقەتی نەوە لەبەر ئەوەی لەم تەکنەلۆژیە نازانێ یەک دووەم تەمەنی چوەتە ساڵەوە سا سەیری من مەکەک متابعاکەمە خوێنمەوە هەوڵە دەم ئەمێ کە یەشێک پرسیارم لێ کا بتوانم جوابەکانی بە پێی بە شێوەیەکی ئەکادمی جوابی بم بەڵام ناتوانێت یعنی کۆمپیوتەرێکی بۆ بێنە فۆتۆشۆپێکی بۆ بێنە بڵێ ئەم فۆتۆشۆپ ئەم ڕسمم بۆ چاکە ناتوانێت ساسیکە دەستکاری کراس لەبەر ئەوەی نایزانێت 30 ساڵی بەسەرا چۆمانە بەڵام تازەکان ئەتوانن ئەوانش ڕەنگە هەر دڵیشان بۆ خۆش نەبێت ینی زۆر کۆمپیوتەرێک کۆشکڵی تۆ بگۆڕنەوەوان فێر بوون بۆی کە وێنەیەکی تەبیعی جوانی ناچنەڵی ئەوە بگرن ئێستا بووکو زاوەیەکیان لێ قوت بێتەوە بڵێ نامانێت لە خۆمان بچین لەواچی هەر دەست بەنێخۆ کاک دەروون لە دەنیمارک بوو معرەجێکرا بۆ سۆمالیەکان کردیانەوە دوو کچی سۆمالی بوو
شوێنێ بوو ئەوە دوکانێکی گەورە بوو بەخەی ئێرە کە منیش دابەزیم لە سیارەکە سێرم کرد پێشەنگایە عنوانی پێشەنگاکەی نووسرا بوو نحن هنا نحن ئێمە لێرەین ئێمە لە ١٩ یەک ڕسمێکی ملەوەنی تیانە بووە هەمووی واقعی و حەقیقی و یعنی بە شێوەیەکی دروست و جوان عرضیان کرده بوو تانی 1000 ئەم وێنە ملەوانانەی ئەیا کە ئێستا دەستکاریەکەن و تامیشتیان ڕاستە بچینە سەر چارەسەر بە بڕوای من کار دەروون یەکەمین ئەرک بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە خێزانەوە دەست پێەکە باشە چونکە ئەرکی خێزانە کە هەوڵ بدا لە بواری پەروەردە بە تایبەتی کە کەسێ دەبێتە مێرمنداڵ یا چێتە سەردەمی هەرزەکاری کە دایک و باوکەکان هەوڵ بدەن کاتێکی پێ بدەن هەوڵ بدەن خۆشەویستی بدەن یا هەوڵ بدەن وای لێ بکەن متمانەی بەخۆی بێ لە هەندێک لە خێزانەکانە بە خێزان بۆ خۆی هۆکارە بۆی ئەو کەسە لە بوارێکە خۆی بە کەم و کوور بزانێ لە نەتیجێ ئەو توانجانەی کە لە خێزانە دایک یا باوک ئەیدا بە ڕووی کچەکەی یا بە ڕووی کوڕەکەیدا خاڵی دووەم لە ناو قوتابخانەکانە ئێمە دەرسی کۆمەڵایەتیمان هەیە بە تایبەتی لە ناوەندی و دواناوەندی حەقە بەڕێوەبەرەکان وەکو وڵاتانی پێشکەوت و ئەو وانەیە نەکەنە وانەیەکی دەرەخکردن بۆ ئیمتیحان بەڵکو هەندێک نمونەی زیندوی کۆمەلگا وەکو ئەم کێشانەی کە لە بواری ڕۆژانە تووشیانە بێ بۆ نمونە کە ئەبێتە هەرزەکار کێرژەکانی چییە تۆڕی کۆمەڵایەتیە مەسایلی بیر و باوەڕە مەسایلی هەچیشێکە لەو بابەتانە خاڵێکی تر ئاستی زانکۆکان هەوڵ بدەن جگەلەوەی کە بحوثیان هەبێت ساڵانە دکتۆرانی کە ماجستێر و دکتۆرانامە دێنن بۆ وەکو وڵاتانی پێشکەوت و هەوڵ نەدەن بەشێ لەم کێشانە بکەنە کێشەی سەرەکی بڵێن توێژینەوە و لێکۆڵینەوەکانیان اینجا دێتە سەر حکوومەت ئێمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیمان هەیە وەزارەتی پەروەردەمان هەیە خوێندنی باڵامان هەیە ئەمانە هەرتێکیان حتا تەندروستیش ئەم چوار وەزارەتە ئەتوانن شتێکی هاوبەشیان هەبێ کە ساڵانە چەند بەحسێ لە ناو کێشە هەرە گرنگەکان جا تەندروستیە وەکو شێرپەنجە دەرونیە وەکو کۆمەڵێ دیاردە ئەمەی سۆسیال میدیایە وەکو مەسایلی شتیتر حەقە لەم بوارانەدا کاری پێ بکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش لە شتی مجەڕەت خۆیان ڕزگارکەن هەندێکیان یعنی هەندێک دیاردە هەیە ئیشکردن هەیە مجەڕەدە یعنی شتێکی پراکتیکی ڕۆژانە نییە ئەوانیش هەوڵ بدەن وەکو ڤێرناخان و ڕێکخراوەکانی تر بە بەرجەستەیی ئیش لەسەر ئەمە بکەن وەرکشۆپ بکەن کۆنفرانسی دیاریکراو لەسەر ئەم دیاردانە بکەن با کەسی وەکو ئۆپراژ لە ناو ئێمەیە هەڵکەوێ نەک ئەم هەموو ڕۆژنامەنووسەی کە بۆ خۆیان سەبەبکاری ئەو هەموو کارەساتن وەکو جەنابە هێما و بۆ کرد با خەڵکی وەکو ئۆپراژ دروست بێت کە بتوانێت هیچ نەبێت لە دیداری لەم جۆرانەی کە ڕوو ئەدا لە ناو کۆمەلگا دەوریانە بێت لە چارەسەرکردنی ئەو کێشەیە ڕاستە دوا قسەت مێ دواتر بە کورتی خۆتم بۆ ئامادە بکە ڤێرناخان دوا قسەم بۆ بکە چارەسەر ئێمە بەتەنها من نیم کە ڕاست لەگەڵ خۆم ناکەم وێنەیەک بڵاوەکەمەوە ئەوە تۆشی من تەرجیعەکەی بۆ ئەو ڕاست نەکردنە کاتێککە من وێنەیەکی ناڕاستی خۆم بڵاوەکەمەوە تۆ چەپڵم بۆ لێ ئەیت ئەزانیت ناتوانانی قبولی بکەین یەکێک پێمان بڵێ تۆ ناشرینیت من ئەو کاتێک کە پرچەکانم لا بردبوو ئەڕۆشم بە بازاڕە چەندین ئافرەداتەوە وتیان ئەمرێ نەمێنێ ڕەزا گرانەمە بۆ لە خۆکرۆڵی قەرەجی من ئەوم بۆ مهم نەبوو زانی چی بۆ مهم بۆ ئەوەی کە چوومەتە نەخۆشخانەکە دایکی نەخۆشەکانتون دەستیامات کردو یعنی ئەمە شتێکە متمانە ئەیاتەوە بە تۆ ینی ئێمە هاتوین چیمان کردووە 1000 کەس پێمانەڵە جوانیت بەڵام قبولمان یەکێ پێمان بڵە ناشینە زای ئەمە زۆر یعنی کارەساتە لە ئینسانە نابێ ئەم شتە هەبێ ئەبێ من چۆن قبولمە تۆ پێم بڵیت جوانیت هاوکات قبولیشم بێ لەوانەیە زۆر جار خەڵکێکی زیاتر پێم بڵێ ناشینی ئەمە منم کاتێکە من متمانم بە خۆم هەبوو ئەمە من و قبولمە و چارەسەریش ئەوەیە کە ئێمە متمانە بۆ خۆمان بگێڕینەوە احترام لە کەسایەتی و جوانیەکانی ڕۆحی یەکتری بگرین تەنها مەزدەر و شکڵ نەبینین ئەمە واکات کە ئێمە بەرەو پێشتر بڕۆین یعنی تۆ لە کاتێکا کە هەر چاوەڕێوەکە خەڵک چەپڵە بۆ لێبا و پێ بڵە جوان و کاکە ئێمە زای چی خەڵکیشمان هەیە هاوکات مەسەن عقلیەن و فکریەن ناتوانێشت بڵێت و بەڵام ئەوانی تر پێڵەن ئافرین دەست خۆش بێ زۆر جاریش مەسەن وای کردو تۆ دیاربوونەکە دەستە تۆ لەوانەیە چەندین گەنجە بێ لە من و تۆ زۆر جوانتر بێ بەڵام تۆ بۆ پێی لێرە بەرنامە پێشکەشەکەی دیاریت خەڵک پێتەڵێت تۆ کەسێکی زۆر جوانی من زۆر جارتومە من کاتی خۆی کە وێنەگر بووم چەندین کەسە هاو معجیبم نەبوون زۆر جارمە معجیبی من نین معجیبی کارەکە من بەڵام تۆ ئەیکی بە من ئەی هەندێک شت هەیە ئێمە بێت زیاتر هۆشیار بین و گەنجمان زیاتر هۆشیار بکەینەوە متمانەیان بەخۆیان بێ ڕۆژێک چوومە چالاکیەک هەر ئەوە دانیشتبووین کۆمەڵێک ژن و پیا بووین هەمویان زۆر لە من بەتەمەنتر بوون دکتۆر و ئەوانە بوون یەکێکیان وتی ڤێنا بۆ لوتە تەجمیل لاکەی
هەر ئاوا منیش وتم پێویستم پێی نییە و زۆریش خۆم بەدڵا عنی ئاوا حەزم لە خۆم چکاستەکەم ئەسڵی خۆمە دکتۆرێک هات سەری ماچ کردم هاتە لامەوە وتی 10 ساڵی تر تۆ خەڵکی ڕسمە لەگەڵەگرێ لە بەرەوەی هیچ کەسێک نامێنێکە شتێکی هەر نەکردبێ تکات لێکم هیچ شتێ مەکە ینی ئەو دکتۆرێکی زۆر گەورەیە بەناوبانگیشە لە شای سلێمانیا مەبەستم لەوەیە کە وای لێبێت تۆ خەڵک پێت بڵێ بە قوربانم ئەمە مەکە لە بەرەوەی خەڵک نەماوە هیچ شتێنەکە ئەخر بۆ یعنی بۆ ئێمە ئەو بێمتمانەیە بە خۆمان بۆ بیرمان نەبێ خۆمان لە هەموو شتێک جوانترین و عقلمان لە هەموو شتێک جوانترە کێشەکەوەیە کە هەمومان کە قساکەین بە تەنها شکڵی یەکە بینین ناتوانین باگراوندە ئەسڵەکە یەکتری بخێنینەوە دەسەکانە خۆش بێت زۆر تۆش باسە کرد بینە ینی تۆزێک تەنزە و تۆزێک ترسناکی شانی قسێ و دکتۆرە ڕەنگە واش بێت ڕەنگە واش بێت بەڕاستی کاک جەمال دوا قسە بە کورتی وڵات دوا قسەمەوەیە هیوادارم کە و خەڵکە ئەمە لە دەستکاری خۆی نەکات و بتوانێت بەو جەمالیەتی خۆی و بمێنێتەوە ئێستا من تەمەنم 68 ساڵە هیچ دەستکاریەشی خۆم نەکرد تەنها سرم سپی وەڵام ماشەڵا توانم بڵێم من لە چای خۆمەوە ئەڵێم بێ مجامەلە ماشەڵا ئەمەندە پیاوێکی مڕەتەب و ئەوەندە پیاوێکی جوان و ئەسیل و خۆتیت ڕەنگە دەستکاری و بکردایە ڕەنگە دەستکاری و بکردایە وانە بوویتە لە ماڵی شۆ پێم رازیم دەیلە ئەوە لە هەمووی گرنگتر بەڵێەوە قەدینسان بۆ نەنازێت کە ڕات تەزمیری بکات و خۆی جوان کات و لە ئەخیرا ناشرین لە شوێنێکی تەمە نایترێ خەتەگرێ لە شوێنێکی تەمە نایتر تەواو ناتوانانی ئەو کاتە جوانی بەڵام بینیشی تر ناشینە بیوە داواشە کارم لە فۆتۆگرافەرەکان کە زۆر بە قسەی ئەو کەسانە نەکەن بتوانن لە وێنەکانیان ئەوەنە فۆتۆشۆپیان بۆ بکەن ناشرینیانکەن وامەکەن با طبیعی خۆیان بن با واقعی خۆیان بن ئەگەر پێشیان ناخۆش بێت هەر فترەیەکە و دوای هەرەگەڕێنەوە سەر دەسەکانی خۆش بێ و نمونە زۆر بێ و یاخوا هەروە بمێنیتەوە سوپاسیش کە ئامادەبووین و کامێراکانی شتێمەوە دوایی کاگەڵکە دو قسە بە کورتی بۆ قساوەیە کە گەنجان ئەبێ متمانەیان بە خۆیان هەبێ هەوڵ نەدەن ببنەوێنە چکەگەر ببنەوێنە هەم لە دوا ڕۆژدا خۆیان ڕقیان لە خۆیان دەبێ و خەڵک متمانەی پێیان نامێنێ و لەم حاڵەتەشدا هەردوو گرەوەکە دەدۆڕێنن نە ئەتوانن خۆیان بپارێزن نە ئەتوانن پەیوەندیش لەگەڵ چواردەورەکانە بە باشی ڕاگرن دەسەکانی خۆش بێ منیش لە کۆتایی بەرنامەکە ئاڵێم هیوادارم جارێکی تریش لەسەر دیاردەیە قسەمان کرد دیاردەیەکە کە ئەسڵەن کەمترین کەس و کەمترین ڕێکخرا و کەمترین میدیا داڵغان بۆی چووە خۆشبەختانان بابەتەشمان و ڕژانە من بابەتێکە پەیوەندیدار نییە بۆی کە ئەمە 10 ڕۆژ و 20 ڕۆژی تر بڵین وڵا ئەمە ئەنجامی دیاردەکەی و حکومە دوای کرد و فلان شوێنوای کرد ئەم دیاردەیە پێویستی بەوەیە کە تاک بە تاکمان لە شوێنی خۆمانەوە دەستی پێ بکەین بۆی کە چۆنین ئاوا خۆمان قوڵ بێ ئەگەر نا ڕۆژێک لە ڕۆژان کاتێجێت کە ئیتر کاتیەوە نامێنێ فلتەریش بەکاربێنین چرچەکان ئەوەنە زۆرە بن بە فلتەریش چارەسەر نابێ دکتۆرێکی بەڕێزی دەرونی بۆی نووسیموتی کاک دەروون لە بەرنامەکە تا ئەمەم بۆ بڵێ ینی گریمان فلتەری دەمو چاوی شەکرد بەڵام هەمومان معڕەزین بۆی کە ڕۆژە لە ڕۆژان تووشی ڕووداوێک بین لەو ڕووداوە قاچێک لە دەسەی چوزانم دەست لە دەسەی نابینا ئەبیت ئێوە کاتە چی بە خۆتەڵی لە ئێستاوە ئەگەر قبولی واقعی خۆت نەکەی ڕەنگە ڕۆژێک بێت دەگەر تووشی ڕووداوێکی واش بیت ترسی قاج لە دەزان و دەست لە دەزانەکەت نەبێت ترسیەوە هەبێت لە ناوەکو دەرونیەن دارمیت و تووشی نەخۆشی و تووشی خەمۆکی بیت و خاڵێکی کاگەڵکەوتیش زۆر گرنگ بوو کە ئێمە هەمومان هەوڵین کە پرفێکت بین هیچ ئینسانێکی پرفێکت نییە ئەو کاتی کە $100,000 لە خۆتا سەرفەکەی بە جوانکاری و نەشتەرگەری و کاتی کە جوانترین فلتەر بۆ خۆت بەکارێنی دڵنیا بە لەو کاتەشە چەندین خەڵکەیە کە ئاوا تویان بەدڵ نییە کەواتە با چۆنین ئاوا یەکتری قوبڵکەین هیوادارم دەروون و دیاردە ئەم دیاردە دەرونیە پشت لەقێنین لە ئاستی تاک بە تاکمانە هیوادارم شتێکمان کرد بێت کاتش